بینەرانی عزیز لەگەڵ زیادبوونی فشارە نێونەتەوەییەکان بۆ سەر کۆماری سووریا بەهۆی ئەو سەرکوتکردانەی کە حکوومەتی سووریا بەرامبەر بە خۆپیشاندەرانی ئاشتیانەی خەڵکی سووریا دەیکا ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤیش کەوتونەتە بە بەڵگەکردنی ئەو پێشێلکاریانەی مافەکانی مرۆڤ کە لەو وڵاتەدا دەکرێت لەوانە بۆ نمونە ڕێگەگرتن لەوەی کە بریندارەکان چارەسەری تەندروستیان بۆ بکرێ یاخود تەقەکردن لە خۆپیشاندەران و زیانی گیانی کە هەروە دێ لە وڵاتەدا زیاد دەکات. پاش زیاتر لە هەفتەیەک تۆپباران هێشتا کۆتاییەک لە ئارادا نییە بۆ توندوتیژەکانی شاری حمص. ژمارەی کوژراو هەروادی و بەرز دەبێتەوە هەندێک لە چالاکوانان حکوومەتەکەی بەشار ئەسەد بە تاوانی دژە مرۆڤایەتی گونابار دەکەن. سانجیف بێری لە ئەمنستی ئینتەرناشناڵە. ئەمنستی لەو بڕوایەدایە حکوومەتەکەی ئەسەد تاوانی دژی مرۆڤایەتی کردووە. بێگومان ئەم جۆرە دیاریکردنە پێویستە لەلایەن دادگای تاوانە نێونەتەوەییەکانەوە بێت لە ڕێی لێکۆڵینەوەیەکی فەرمیەوە. دادگای تاوانە نێونەتەوەییەکان ناتوانێت ئەو لێکۆڵینەوەی بکات، دەبێت ئەنجومەنی ئاسایشی UN ڕێنمایی فەرمی هەبێ بۆ دادگاکە، بەڵام چین و رووسیا ڤیتۆیان بەکارهێنا بۆ ڕێگەگرتن لە هەر بڕیارێک دژی حکوومەتەکەی بەشار ئەسەد. ڕەندە سلیم لە نێوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. پێم وایە ئەمە ژوا دەکات تاوتوێی ئەگەر و نەگەری هەوڵدان بین بۆ گوناهبارکردنی سووریا لە دادگای تاوانە نێونەتەوەییەکاندا. جاخواستێک هەیە بەڵام کەوتۆتە سەر رووسیا چەندێک لەگەڵیدایە. لە هەندێک باردا بڕیاری ئەنجومەنی ئاسایش دژی موعەمەر قەزافی لیبیا دەشێ ببێتە نمونەیەک بۆ چۆنێتی سەوداکردن لەگەڵ سەرۆکی سووریادا، بەڵام ڕەندە دەڵێ لیبیا جیاوازە. قەزافی تەرکرا بوو، هاوپەیمانی نەبوو، لە لیستی هیچ لایەکدا دۆست و هاوپەیمانی نەبوو، بۆیە ئاسان بوو بۆ ئەنجومەن دۆسیەکەی بخەنە بەردەست دادگای نێونەتەوەیی. بۆ سووریا بەهۆی رووسیاوە سەخت دەبێت. رووسیا جەخت دەکاتەوە لە پەراوێزنانی زیاتری بەشار ئەسەد هەڵەیە و دانوستاندون بۆ چارەسەرکردن قورستر دەکات. ڕەندە دەڵێ ئەو جۆرە بیرکردنەوەی لە کۆمەلگای نێونەتەوەییدا هەیە. هەندێک قسە و باس لەناو چاودێران و شیکەرەوانی ڕۆژی سووریادا هەن، لەناو کاربەرستانی پێشووی ئەمریکاشدا کە گوناهبارکردنی ئەسەد و گەورە ئەفسەرانی سووریا هاندان بۆ دانوساندنی چارەسەرکردن کەم دەکاتەوە. بەڵام چالاکوانانی مافەکانی مرۆڤ ترسیان لەوەیە کە دانوستانی چارەسەرکردن لە ئاسۆدا دیار نییە و کاتیش بەبەریەوە نەماوە بۆ ئەو سووریایانەی لەناو شەڕدا گیریان خواردووە.